باکۆ 100 ساڵ لە نەوت. ئاستی بەرەمهێنانی نەوت گەیشتە ئەو پەڕی و لە ساڵی 1930 لە 170 نەوتی یەکێتی سۆڤێتی بەرهەمهێنا. هێزی کار مانگرتنی سەرتاسەری ڕاگەیاند و ئاگریان بەردایە هەندێک لە چێڵگە نەوتیەکان. باکۆ شاری ڕەشەبا. لە کاتی سەر لە ئێوارەیە لە باکۆ ژیانێکی هێمن دەست پێەکات. هەموو شتێک پەیوەندی بەنەوتەوە هەیە. بودجەی دەوڵەت و ئاستی گوزەرانی تاک. بەو شێوەیە نەوت بڕیارەیە لەوەی کە باکۆ جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ببێتە ناوەندێکی تازە لە جیهانە یان نا. دۆکیۆمنتەری شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.